دەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئەم هەفتەیە وەرزشکاری دێرین و کەسایەتی شاری سلێمانی مامۆستا ئومێد حەمەفەرەج میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. مامۆستا ئومێد یەک لەو وەرزشکارە دێرینانەی شاری سلێمانی و کوردستانە کە هەر لە تەمەنی لاوی و لە ساڵی 60ەکانەوە دەستی کردووە بە بواری وەرزش و لە چەندین وێزگەی جیاواز و لە چەندین قۆناغی جیاوازی ژیانی خۆی توانێتی خزمەتی گەورە بە بواری وەرزش و پەروەردە لە شاری سلێمانی و لە کوردستان بکات. ئەمە هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت، دەبێنەوە بۆ یادەوەریەکانی ئەو ساڵانەی تەمەنی خۆی بۆ بیرەوەریەکانی هەموو خزمەتانێک کە لە مایەوە چەندین ساڵەی ژیانی خۆیدا کەشکەشی بە نیشتیمان و نەتەوەکەی خۆی کردو. مامۆستا ئومێدەم کاتت باشتر. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لە ماڵی خۆت میوانداریت کرد. سپاس بۆ جەنابێت. پێم خۆشە لە سەرتایان بەرنامەیە بدوەمەوە بۆ گەڕەشی سەرچی من بۆ منداڵی تۆ، چیرۆکی منداڵی تۆ لە دایک بوون و دواتر چوونە قۆناغەکانی خوێندنت لە سەرچیمەنەوە چۆن دەستی پێکرد؟ سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ گشت کارمەندانی کورساتی خۆشەویست. من باسی سەرەتا و کرد. من سەرەتا لە گەڕەکی قاوەخانەی سەرچیمەن کە ئەکەوێتە سەر و فولکەی نالیەوە لەوێ لە دایک بووم لە ماڵی باپیرمە لە ساڵی لە 1955 لەو ماڵەیە لە دایک بووم. هەر لە مناڵیمەوە یەکێ لەوانەی کە زۆر خولیایی بووم وەرزش بوو. ئەوەی کە بیرم بێ کە باوکم ئەچوو بۆ بەغایان بۆ سەفەرێ ئەوی چوو بۆ بێنمە و تۆپم بۆ بێنە. ئیتر کوڕانی گەڕەکەم کۆ ئەکردەوە لەو گەڕەکە کۆڵام بوو، لەو کۆڵانیا دەستمانە کرد بە یاریکردن و ئیتر خۆم کۆنتترۆلیانم کردبوو. ئیتر کۆمەڵێ هاوڕێی شیرین و خۆشەویست لەوانە بەهادی نووری خوالێ خۆش و علادی نووری بوو، برایمی نووری موتابچی بوو، جەمالیێن سەفەنگی بوو، ئەنوەری شێخ نەجمەدینی قەراخی بوو، برازای بەهادی نووری، هەروەها کۆمەڵێ هاوڕێ و کاگە حەمە بۆ ئەحمە حڕەشمان پێوت کوڕی کاک حەسەنی چایچی. ئەمە کۆمەڵێ ڕەفیق بووین، ئیتر هاوڕێی مەکتەب بووین، هاوڕێی گەڕک بووین، کۆمەڵێ گەنجی کە هەبوو لە پێش ئێمەوە لەو ناوە ئەوەستان. ئەوانە بۆ نمونە وەکو شەهید ئەنوەری مەجی سڵتان خوالێ خۆش و گەردوونی حەمە سوراغا، شەهید بێستونی مەلا عومار. زۆر باشە کاگێ ئومێت. با لە وێنەکانەوە بچینەوە بۆ ئەو ساڵانەوە. پێم خۆشە لە سەرتا دوو وێنە پیشانی تۆ بەم ئەم دوو کەسایەتی یەکەمیان کرد. ئەوە وێنەی خوالێ خۆش و باوکی ئازیزمە کە ئەو بۆ هۆی پەروەردەکردنی ئێمە خەڵکێکی زۆر باش، پیاوێکی هێمن، پیاوێک هەتا بڵی لەسەر خۆ بوو، هەموو هەرچی کێشێ هەبووە زۆر بە جوانی و بەهین حەلیە کرد. پیاوێکی خوێنەوار بوو، بەچیەوە سەرقاڵ بوو، سەرەتا لە شورتە بوو، کاتبی شورتە بوو، دوایی ئەخیرەن چووە مرور و دوایی بەهۆی زروفی سیاسەتەوە نەقڵ کرا بۆ ماوەیەکیش لە شاری حلە بوو، دوایی هاتەوە بۆ سلێمانی خاننشین بوو. ئەمە ئیتر لە سەرەتاینەوەکانە خوالێ خۆش بوو، ڕۆحی شاد بێ. ئەمە ژوێنی دایکتە؟ بەڵێ، ئەمەش دایکی ئازیزم زەچیە عەبدوڵڵا عەبدوڕەحمان ئەفەندی کە ئەویش هەر لە قاوەخانەی سەرچیمەن لەو هەمان ئەو ماڵی کە منی تیا لە دایک بووم ئەویش هەر لێیا لە دایک بووە. ئیتر دوایەوەی کە هاوسەرگیریەکە لەگەڵ باوکما و ئەبێ بە خاوەنی کۆمەڵێک کوڕ و یەک کچ، لەوانە من ئاسۆی برام ئاسۆی حەمەفەرەج لەگەڵ کاروانی حەمەفەرەج لەگەڵ ئاراسی حەمەفەرەجی سەر لە ئەڵمانیایە لەگەڵ برایەکیشم لە ڕاپەڕینەکە شەهید بوو، هەر ناوەکەشی لە تەسکرەکەشە بە ناوی ئەحمە هەردیەوەیە، هەر ناوی ئەحمەد هەردیە. یەک خوشیشمانەیە ناوی شنەیە. کاکە دیاریشم بیرچوو، دیاریشمان هەیە ئەو ما قبل الأخيرة دیاری. پێما بە زۆرینەی براکانت هەمووتان هەر لە بواری وەرزش و ئەوە کارەکەن. بەڵێ هەمومان خولیای وەرزشمان هەبوو، هەر لە سەرتاوە بۆ حکمی کەوا من براگەورەیان بووم، ئیتر ئەو ئاوام ڕشتووە، ئیتر هەمویان ئاسۆ
لە تیپی مۆلیۆ یاری کردووە کاروان گەیشتە ئاسی نادی و منتەخاب سەرۆکیەکی تۆپی عێراقا هەیە لقی سلێمانی ئیتر دیاریشە حەکەم بوو یاریکەر بوو ئەو برایشم هەر حەزی لە ڕێزە بوو بستە لە دوورکەوتن بۆ هەمویان هەیە سپاس پێم خۆشە بنەوە بۆ ئەم وێنەی خۆت کە لە تەمەنێکی زۆر ئەم وێنەیە لە ستۆدیۆ هونەر خوا لێ خۆش بوو نوری هونەر گرتی کۆمەڵی هاوڕێ بووین چوین یەکی ڕستمێکمان گر بە تەنها ئەمە کۆمەڵی یادگاری و شتی خۆشم بیرە خاتەوە زۆر باش ئەم وێنەیە تۆی لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکان لەو تەمەنە ئەم وێنەیە جەژنە چوین بۆ سینەما ئەمە سینەما سیروانە ئەمە بەهادینی نوری هینە ئەوەی کە لە بواری هونەرمەند دایژەکە ئەمە برایەتی نای عەلادینە ئەم ساڵ بە حادیسەی کارەبا خوا لێ خۆش بوو ئەوە منم ئەوەش ئەم کوڕژنایی کاکە ئەحمەیی کوڕی کاک حەسەنی چایچی لە جادەی خەستەخانەی خوارەوە بڵێن ئەوەی خوار گازینۆی شەعب بوونەوەی چاخانیانە بوو چون بۆ سینەمایە لە جەژنانە لەو سەردەمە باو بوو لەنەوە بەڵێ ئەمە جەژنان لە ماڵەوە ئەگەر بیتان بێت جەژنان ڕەنگە بیتان نییە جەژنان بەیانیان زوو نانیانە کرد نانمانە خوارد کە چیە چوینە بەر سینەماکە کوبیان دانابوو هەمومان دەستمانە کرد بە کوبە خواردن ئەو دەقێش هاتوین لە ماڵەوە تێر نانمان خواردووە ئەوەش ئەمەش من و کاک بەهادینین لە نازانم بەخوا بیزەبت لە کوێ گیراوە بەڵام ئەزانم من و کاک بەهادینین چونکە ئەم کاک بەهادینە ڕەفیقی مناڵیم بوو تاریەکەشی تایە 6/8/69 خۆشمەوە دەسخەتی خۆمە ئومێد محەممەد فەرج بەهادین نوری عەبدوڵڵا ڕێژسڵامان بۆ کاکی بەهادین هەیە ئەمە ڕسمێکی کۆنە ئەمە منی تیانیم بەڵام ئەمە یادگارێکە من بۆیە هەڵم گرتووە لەبەرەوەی کە کۆمەڵی خەڵکی تایە بەڕاستی ناون ڕقەمن لە سلێمانیا بۆ نمونە مامۆسایاسینی تایە مامۆسایاسین شەید مامۆسایاسین لەگەڵ ئەمەش ممتازی نوری عەلیە ئەوەش کۆمەڵی هاوڕێن ئەم ساحەیە ساحەی ئامادەی سلێمانی کوڕانە زۆر باش هەر وێنەیەکی تری ئەو قۆناغا ئەمە کوێ ئەوە ئەمە شوێنە ئەمە تیپێکە بوو تیپی بەغداژدیان پێوت لە بەغاوە هاوینان هاتن وەکو هەمویان ڕاضین بەس زۆر تێکەڵیان بووبوون بە ڕەفیقی بە تایبەتی ڕەفیقی من عەلاقەم لەگەڵ هەمویانە هەبوو ئەمە هاوینان هەم سەفەر هەم یاریش هاتن یاریان لەگەڵ ئێمە کرد و ئەمە بە پاسەکەی ئەوانە ئەچین بۆ سەرچنار وەکو سەفەرێکیان دروست کردو بۆ خۆشی بۆ سەیران ئەمە ئەم جەماعەتە تیپی هەڵبژاردەی بەغداژدەی بەغایە زۆر باش جناب بەدووکو باست کرد هەر لە مناڵیەوە حەزت لە بواری وەرزش بۆ تر چوتە ناو یاریگەکان و هاوڕێتی وەرزشکارەکانی کردووە قۆناغێکی تری ژیانی تۆ ئەم وێنەیە ئەمە یاریگای سلێمانیە ئەمە یەکێکە لە یاریەکانی یانەی وەرزشی سلێمانی بەڵێ من هەر زۆر وەرزش یعنی خولای وەرزش بووم من بیرمە سلێمانی یاری کرد سەرەتای شەستەکان بوو لەگەڵ مینای بەسرایە سوتفە وای کرد ئەو ڕۆژەی کە یاریەکە و من نیوەڕام بم فریان ناکەوتم نەچووم بۆ مەکتەب چوون بۆ یاریەکە تەعجیل بوو بۆ سبێنت نەچوومەوە بۆ 2 ڕۆژ غای بووم بەڵام دوایی مەحاسبەیەکی زۆر کرام لەسەر ئەو غیاباتە وێنەیەکی تری جەنابەت لە یەکێک لە گەڕەکە دیێرینەکانی شاری سلێمانی دیارە تەبان دیزاین و شێوازی ئەمە جادەی لای نادی مۆزەفین بڵێن سەر و ڕاستی جامیعە ئەلێوایە هەر بیزەبت بەرامبەر نادی مۆزەفینە ئەوە ماڵی کاکەمالی کەمال عەبدوڵڵایە ئەوە ماڵی کاک عیمادی حاج عەبدوڵڵا خەیاتە ئەو من و کاک حەمە بچکۆلین ئەم وێنەیە شوێ ئەم شوێنە ئەمە لەگەڵ برادێکی دێرینی کۆنمە ئەمە شاری یاری لە بەغایە ئەمە چین کاک سەباح ماڵی خوشکی لێ بۆوان کە هاتن بۆرە ئێمەژ چین بۆ ئەیە شێوێ دوو شەو لێ ئەماینەوە ئەمە سەباحی نوریە فەنگیە ئەوەش خۆمم لە بەخاو بدێنمەوە بۆ وێڵێ
ئەم وێنەیە پێما بە گوندی ئەمە وێڵێرە چیتەوە بەستێتەوە بەوێەوە ئەمە من لە عسکەری نەمامەوە بڵێن ئەمان و فرار ڕامان کرد ئیتر ئەمە ماڵی کە سوکاری منی لێیە لە وێڵێر ئیتر لێ مامەوە ئەمەش هاوڕێی وەرزشمە مامۆسا ئازاد مستەفا ئازاد مستەفاش عینی من نەمایەوە چکە شەڕی ئێران عێراق بوو ئیتر لێوێ لێوێ ماینەوە دەوری ساڵێک لێ مامۆستا ئازاد مستەفا ساڵانێک مامۆسای وەرزش مامون گۆیژە قۆناغێکی تری تەمەنی تۆیە ئەم وێنەیە ئەم وێنەیە یادگاری چیە لەگەڵ ئەمە مەلعەبەکەی سلێمانیە زۆر ڕۆژکە ئەچوین بۆ تەمرین دوای تەمرینەکە هەر مامۆسایەکی وەرزشی خۆمان هەم ڕەفیقمان هەم پیاەکی زۆر خزمەتی وەرزشی کردووە ئەویش مامۆستا هەڵگوت عارف بوو ئەو بەڕێوەبەری مەلعەبەکە بوو بەڕێوەبەری یاریگای سلێمانی مامۆستا هەڵگوت ئیتر ئەچوین لای دائەنیشتین ماوەیەک من و شەید غەفور و مامۆستا ئەنوەر برایم پیرۆت و لەگەڵ کۆمەڵێ هاوڕێی خۆشەویستە کاتەکەمان لێ بەسەرە برد و تەمرینیشمانە کرد. با بچینە ناو بواری وەرزش جەنابەت هەر لە قوتابخانەوە دەست کرۆ بە وەرزش و بە تایبەتی لە بواری وەکو خۆت وتت لە بواری تۆپی پێ و لە بوارەکانی تر پێم وابێ لە بواری گۆڕەپان و مەیدانی خەڵاتت بردو ئەم وێنەیە کوێیە؟ ئەمە ساڵانە ڤیستیڤالێکە کرا زۆر خۆش بوو ڤیستیڤاڵی ساڵانەی قوتابخانەکان وەرزشی قوتابخانەکان اینجا متەوەستە و سانەوەی بڵێن ناوەندی و دواناوەندی بە یەکەوە منافەسەیانە کرد ئەمە من لە بازی بەرز و 400 ماوانە و دووبەریدەکە یەکەم بووم یعنی دوو یاری جەماعی و سێ یاری فەردیش یەکەم بووم دیارە وێنەیەکی تری جەنابتە کە بەڵێ لە پشتی وێنەکە نووسیوتە 25 چواری 72 بەڵێ سیعرازی پەروەردە 400 متر بە 56 سانیە بەڵێتە و جەنابەت لەم وێنەیە 72 من خوێندکاری ئامادەی پیشەسازی سلێمانی بووم ئەو ساڵە ئەمە 400 مترە 400 مترە من یەکەم بووم ئەمە خوالێ خۆش بوو کەمالی حەقمارە ئەمەش کوڕێکە سەرشناری بوو وابزانم ناوی کاکسەروەرە ئەوەش مەحموود تۆفیقا لێپرسایی بەشی زاتێ بوو لە پەروەردەی سلێمانی باوکی کاکە وەڵا هاوڕێی خۆم بوو لە وەتەن دەستەکانی خۆش بێ ئەم وێنەیە کوێیە؟ ئەمە ساڵانە هی نەکرا پاڵەوانێتی پەروەردەکانی عێراق یعنی هەموو شارێک ئەبووە بەشداری پلەیە چەلو شاران سلێمانی بوو ئەو ساڵە و کۆمەڵێمان لە کەرکووک بوو لە کەرکووک طبعا مەکتەبێکیان ناین لە مەکتەبەکان نووسین ئەوەی لەم ڕسما هەیە ئەمەیان منم ئەمەش خوالێ خۆش بوو سمکۆ کەریمە هاوڕێی خۆشەویستی و دەرێنم هەروەها ئەمەش کاکە بەختیار کەمال ڕەشیدە ئێستا لە سویدا ئەوش هاوڕێیەکی شیرین و ئەزیزمە ڕێزوسڵامان بۆیان هەیە لەم وێنەیە تۆ مامۆسای لە پیشەسازیان خوێندکاری نەوەڵا لەم وێنەیە هەر ئەو ڤیستیڤالانەیە کە باسمان کرد ڕەنگە نووسی بێتم تاریخەکەی بەڵێ 12 چواری 1970 ئەکا ئێمە یەکەم بووین بەسەر هەموو عەدادەکانە عەدادی سلێمانی دووەم بووە عەدادی تیجارەت سێهەم بووە مامۆستاکەمان لێرە ئەمە خوالێ خۆش بوو مامۆستا هەڵگوردا ئەوەی کە قەتعەکەی پێ شۆڕشی وەستا محێدینی تەنەکەت چییە ئەوەی کە عەلەمەکەشی هەڵگرتووە منم ئیتر ئەوانش هاوڕێ و ئازیزەکانی خوێندگاکەم زۆر باش لێوێنەکانی توی ئەم وێنەیەم بینین نووسراوە تیپی وەرزشی مەولەوی ئەم تیپەکەی دامەزرا و ئەمە خۆی کۆمەڵێ هاوڕێ لە گەڕشی کانێسکان ئەم تیپیان دروست کرد لەوانە تای شێخ فەرەج بەهادینی حەکەلان کەمال چاوشین خوعافویکە لەگەڵ عەتای حاجی ئەحمە کۆمەڵێک بوون وەختی خۆی ئەم ئارمەیان دروست دەکرد یانخست زەرفێکەوە لە گەڕشی خۆیان ئەیان برد بۆ ماڵات دەوڵەمەکان بۆ ئەوی یارمەتیان بن هاوکاریان بکەن ڕۆڵی هەبووە اینجا ئەمە دوای ئەوە ئەمانە یەک دوو یاریمان لەگەڵاکردن لە ساحەی سوپا لە سلێمانی کە ئیستا شوێنی زارایەست مارکێتی زارا ئیتر دوایەوە زۆر بوون بە هاوڕێمیتر تێکەڵیان بووم هەتاکو
ماوەیەکی زۆر لە تیپی وەرزشی مەولوی یاریمە کرد لەگەڵ ئەم خۆشەویستانەیە تیپێک مابوو نای مەولوی سکانە خۆش بێ ئەم کەسایەتی شێ ئەم خەڵاتە وەرزشیە بە جەنابەت ئەمە بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی خوا لێ خۆش بوو کەمالی شێخەریبە ئەم ڕسمەی ئەم لایەن مامۆستا کەمالی حسێنی ساڵح قەمەیە ئەوەش قادڕەشەکەی ئەم لایەن ئەوە کاک بەختیاری تایاربەجی بابانە کە زابط هینی یاری شورتی سلێمانی بوو اینجا ئەوەش خوا لێ خۆش بوو بادین ئەحمەیە کە ماوەیەک نایبی سەرۆکین بوو ئەمەش کاک عەبدوڕەحیم چروستانیە ئەوەش بەندەیە دەستەکانە خۆش بێ مامۆستایکی لەو شتانی سەرنجی ڕێکێشان لە ناو وێنانەی تۆ کامی کەسایەتی وەرزشی زیاتر ئەو ئەرشیفەیە ئەم وێنەی یەکێک لە بەخشراوەکانی سلێمانی عەبەشەکەنە چی ئەکارێتە ئەم وێنانی تو من کۆمەڵێ ڕسمی ئەم بەخشرانەم هەیە نازانم ئێستا نەدۆزانەوە بەڵام ئەوەی بەرچاوێ کۆتووە ئەمە عەبەشەکەنەیە یەکێکە لە سمبولەکانی سلێمانی کۆمەڵێ بوون ینی وەکو نۆزدەی قەڵب شەباب ئەمە جەماڕینگۆ ئەمانە یعنی ڕەمزی شارەکە بوون خۆی شاری سلێمانی خەسڵەتێک و شتێکی تایبەتی خۆی هەیە ئیتمامە بەم نوع کەسانە بەم نوع حاڵەتانە دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە پێما بە شاری هەڵەبجەیە ئەوە تۆ چۆن چویت و چی یادەوەرێکە تێ ئەمە هەڵەبجە یاریشان کرد لەگەڵ هەڵبژاردەی ڕەحمانەی بەغار ڕەحمانەی بە قوت بوون فرقێکی چاک بوون دووسێ یاریکەریان برد لە سلێمانیەوە بۆ ئەو یاریە بۆی دەعمی فرقەی هەڵەبجە بکەنەوەی کە من بیرم بێ من و کاک عومەر محەممەد موراد کە ناسراوە بە عومەر ڕەش هاوڕێی خۆشەویستم ئەویشم لەگەڵا بوو من و ئەو هەردووچی یاریمان کرد بۆ هەڵەبجە و فعلا لێشمان بردنەوە ناقانونی من ئەوەش بۆ هەڵەبجە بەهۆی مامۆستا حەمەی فەتەوە حەمەی فەتە لیرەوە چووم کە هاوڕێکی خۆشەویستمە بەڵام ئەوە یارێکی دۆستانە و بۆ خۆشی بوو من ئەم تیپە کوێ ئەمە هەڵبژاردەی سلێمانیە ئەمە هەڵبژاردەی سلێمانیە لەگەڵ هەولێر یاریمان کرد لە یاریگای سلێمانی ئەوانەی کە بێن بێ ئەوە بروسکی نووی شاوەیسە و کەمال چاوشینە و بورانی حاجی حەومین خەراجیانی و حوسەی جیرانە و بادینە شووتپانە و خۆم و فاتحی گۆڵچی و بلە قاسمە و مامۆستا برایم مامۆستا گەورەمانە تا لە خڕەیە بادینە حەکەلانە فازلی حاجە خوالی خۆش بێ لەگەڵ هەمە بچکۆل دەستەکان خۆش بێ مامۆستا دیارە وێنەکان زۆرن بێکەوە چایگە خۆین و سەری وێنەکانی ترەکەین بەڵێ بەسەر دیارە جەنابەت لە 2010 پێما بخایەنشین بوویت بەڵێ ئێستا ڕۆژانە سەرقاڵی چیت من ڕۆژانە بەیانیان هەر لە ناچمە درەوە زۆر کە مەچمە درەوە لە ماڵەوەم بەڵام دوای نیوەڕوان ئەگەر مەجال لەبێت جیمەکەم ئەچم بۆ جیم یاخود هەندێک جار پیاسەی ناو ئەم شوێنەکەم قەیوان و هەندێک جایشم ئەچم بۆ لای برادەرەکانم لە ئوتێل ئاشتی بێ یاخود لەو چەند نووسنگێکی هاوڕێمی لێ ئەچم بۆ لایەوە زۆر باش تا چەند هاوکاری ماڵەوە یا ئەو تااقەتت چێ لە خواردن دروستکردن یا وڵی کاک بەرزا من خۆم حەزم لە خواردن هەیە و خواردی ژەزام دروستکەم بەڵام کە ماڵەوە لێرە بەنیتر خۆیان دروستیەکەن و تۆ ڕۆژە خواردنیشان بۆ دروست ناکەی وەخوایتر بەعجات شی بەکەم و پێم خۆشە بچینەوە بۆ یادەوەری ئەو ڕۆژانی کە هاوسەرگیریت کردووە تۆ ساڵی چەند هاوسەرگیریت کردووە لەگەڵ چی هاوسەرگیریت کردووە من ساڵی 1984 خێزانەکەم ناوی نیان جەمان محەممەد سەعید خەیاتە لەو کاتەوە هاوسەرگیریمان کردو و خاوەنی سێ کوڕ و کچێشی ناوەکانیان ئالان ئیڤان ئارێز لینا تەمەەن درێژ بن من پێم خۆشە کۆمەڵێک وێنەی ئەو کاتانە سیر بکەین ئەم وێنەیە کێیە و ئەوە کوێ ئەمە سەرەتای زەواژمانە لە بەغا لە ماڵی پوری لە منطقەی زەیونە گرتومانە مێردی پوری ئەمیدی ئەسکەری بوو ئەم وێنەیە هەروێنێکی خێزانیە پێما ئەوەش تەقریبەن هەر سەرەتای دروستبوونی هاوسەریمانە ئەمە چوین بۆ ماڵی ناسایەک لە هەڵەبجە
ئەمە لە منتیقی باخەکانی لە ناوچەی هەڵەبجە لە ناو باخەکانە گیراوە. ئەمەش سەیرانێکی خێر ئەمەش سەیرانێکە لەگەڵ کۆمەڵێ بڵین ئەمە کوڕێکە دوکانی فیتەری هەبوو تەنەکە چی بوو ناوی کاغێدان بوو هەروەها ئەمە لەگەڵی هینیشە ئەو کوڕێکی کەش هەبوو محەممە عەباس بارام گۆرانی بێژەکە ئەویش لەگەڵ ماڵی کە سوکاریە هاتن بەیەکەوە چین بۆ سەیران ئەمە وا بزانم ڕێی دوکانە. زۆر باش مناڵەکان پێما دوان لە مناڵەکان بەڵێ تەمەنی مناڵیانە ئەوە بەڵێ بەڵێەوە ئیڤان و لینای کچمە بە باشم وایە. ئەمەش هەر ڕسمێکی تری خێزانیە مناڵەکان و ئەو کەسانە شێن لەگەڵتان. بەڵێ ئەمە دایرەکەی کاک دڵشادی حەمەی حەسەناغایە دایری وەرچولاوانە ئەمە کاکە حەسەنی حەمەتەورێزیە ئەوە خێزانەکەیەتی ئەوە من و خێزانەکەم ئەوەش لینا و ئیڤان و ڕێباز کوڕی کاکە حەسەنە ئەمەش باخانە کچی کاکە دڵشادە. پێما بێ ئەم وێنێ کاگالانی تیان. بەڵێ ئەمە وا بزانم منتیقی خراخە هەلان و ئیڤانە کە تقریبن عمریان 5 ساڵ و 4 ساڵوانە بوو. ئەوە کچە تاقانەکەمە عید میلادی بۆ کراوە ناوی لینایە. تەمەن درێژ بێ ئەم وێنێش ئەمە سەرای سوبحانەغایە. بەڵێ ئەو ئالان و ئیڤان و ئارێزیشە ئێستا ئارێزی شتیایە مامۆستا ئارێز. تەمەن درێژ بن ئەمەشی بەڵێ ئەوە سەردانی شارەوانی سلێمانیمان کرد و ساکە کاک حاکم قار سەرۆکی شارانی بوو ئەوە لێژیراوە. مامۆستا ئەومێ جەنابەت ئەوەی من ملاحەزەم کرد بێسی وێنەکاتم کرد زۆر حەزت لە گەشت و گوزارە. بەڵێ هەر لە هەشتاکانەوە من ڕسمم بینیوە جەنابەت لە وڵاتانی ئەوروپا و لە سوید و دواتریش ئێستا ینی ئەم وێنانە پێما بێت لە دەروێت تۆ بەڵێ ئەوە لە ستۆکۆڵم گیراوە ئەم ڕسمە لە ساڵی 1970. ئەو ساڵانە بۆ چی سەفرت کرد بۆ ئەوە چوم نەخێر لە ئێرانەوە چوینە و کاتە کۆمەڵێ هاوڕێ بووین بەڵامێشێ لەوانەی کە هاتینەوە من و ئازاد مستەفا و کاک عەزیز و کۆمەڵێ بووین نەماینەوە. ئەمە نەخێر ئەمە یاریگایەکی هەر ستۆکۆڵمە کە ماوەیەک یاریم کرد بۆ یانەیەک لە ستۆکۆڵم یاری فوتبۆڵ. ئەو فرقەیە کە پێت ئەڵێم کە یاریمان بۆەوە کرد ئەوە عوسمانە ئەو کە عوسمانی جێرانە ئەو ئازاد نووریە خوا عەفویکە ئەو منم بەڵێ ئەدناخێر واز نایە ئێستا شەرخەریشین ئێستا شەرخەریکن. ئەوە من و مامۆستا ئازاد مستەفاین هەر ستۆکۆڵمە ئەوە یاریەکیان هەبوو یاری وەکو یاری نێهایی وا بوو ئیتر ئێمەیان برد یاریمان بوو کرد. تاکی لێمانەوە تقریبان من ساڵێک لێ بووم. ساڵێک لە سوید بووی بۆ هاتی تۆ؟ وەڵڵاهی تر حەز لە غەریبی ناکەم. ئەمەش هەر وێنەیەکی تری خێزانی هی جەنابەت. بەڵێ ئەمە کاروانی برامە من و نیان و ئالان و ئیڤان و ئارێزە. مامۆستا ئەم کتێبخانەی جەنابتە دیارە مجموعەیەک زۆر کتێبی تایەوە کە سێرمان کرد زیاتر چی ئەخوێنیتەوە؟ حەزت لە چی هەر لە بوارە وەرزشیەکە ئەخوێنیتەوە یان شتی تریش؟ وەڵی بواری وەرزش من هەتاکوی سەم ئاگاداری متابعەکەم سەیریایە بە قوتەکانی جیهانیەکەم سەیریانە بە قوتەکانەکەم سەیری بەشراکەم سەیری ڕێاڵەکەم. بەڵام وەکو هادر چیانێکی وەڵی من چییە بەژاریکە حەزەکەمەوە بیباتەوە بەڵام خۆم وەکو عەتف بەشرە نەخۆشێ. ئەم کتێبخانەیە کۆمەڵی شتی تایە حەزم لە بیرەوەریە زایدەن مێژووی سلێمانی ئەمانە هەمووی ئەرشیفی مێژووی سلێمانی و یانەی وەرز سلێمانیە. ئەمە چۆن یانی سلێمانی دروست بووە لە پێشەوە دەستەی دامەزرێنەر و اینجا دەستەی هەیەی داریان هەڵبژاردووە اینجا یاریەکان و باسی سەرەتایی بڵێ شەستەکان و ئەواخیری پەنجاکانی تایە زایدن کۆمەڵەیە
ئەرشیف و بەڵگەم هەیە لەسەر مێژووی شاری سلێمانی هەڵم گرتووە هەڵ نێو ئەم لایەنە ئەرشیفیانی بەتابەتی شاری سلێمانی لە بواری وەرزش مەسەن هەمووی کۆ بکرێتەوە بکرێ بە کتێب چاپ بکرێ ئەو وێنانی کە ئێستا جەنابت لەلاتە زۆر ڕاستە سەدەها وێنەت لایەتەوە و هەموو ئەرشیفانی تر زۆر ڕاستە ئەکرێ بەڵام من خۆم هەر لە ینی هیوایەتم بۆ لە مناڵیەوە ئەو شتانە و ئەو ڕسمان و ئەو بەڵگانە نەمهێشەوە فۆتێ هەموویم بە جوانی پاراستۆ و هەڵم گرتووە ینی هەرچی کاتێ ببێ بە کتێبی زۆر باشترە زۆر چاکە مامۆستا جەنابەت جگەلەوەی کە وەرزشکار بووی لە یاریگەکانی یاریت کردووە هاوکات بەتابەتی لە ماخیرانەوە لە بواری ڕۆژنامەنووسی کارت کردووە بەتابەتی ڕۆژنامەنووسی وەرزشی لە زۆر دەستگای ڕاگەیاندن لە زۆر گۆڤار کارت کردووە پێم خۆشە باسی ینی ئەزمموی خۆتم بۆ بکەی لەو بواری ڕاگەاندنی وەرزشی بۆ نمونە لە کۆمەڵێک لە گۆڤارە وەرزشیەکان کارت کردووە لە تەلەڤیزیۆنەکان کارت کردووە ماوەیەک بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی سپۆرت بووی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە تەلەڤیزیۆنی خاک ئەو ئەزمونەیە تا چەند هەستەکەی حەقی خۆی بدایەوە بەردەوام بوویتیایە من سەرەتای نەوەکان بوو لەگەڵ کۆمەڵێ هاوڕێی خۆشەویستە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کارم کردووە دوای دامەزرانی تەلەڤیزیۆنی دەستگای خاچیش چوومەتە خاک لەوێ ئیشم کردووە اینجا دوای ئەوەی کە کورسات دامەزرا لەوێ بەرنمەیەکمە بوو تقریبن دەوری 100 کەسم مەقابلە کردووە ناوی ئەرشیفی وەرزش بوو ماوەیەک ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤارێکمان دەرەکرد لە لیژنی ئۆلۆمپی ناوی ئۆلۆمپیک بوو لەوە بووم اینجا لە تەلەڤیزیۆنیش بۆ ماوەیەک من بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی وەرزش سپۆرت بوو لە سلێمانیا هەروەها ئیتر لە دوای تەلەڤیزیۆنی گەلی کوردستان من لە دەستگای خاک بەرنامەیەمان تەقدیمە کرد هەواڵی وەرزشی بەڵام بەبێ بینین ئەوە لە نوعێکی جیهانی تازە بوو بەڕێزدا دەهێرۆ فکرەکەی ئەو بوو ماوەیەکیش لە ڕێگەی هێرۆخانە چیتە سنتەری گەنجان چیت ئەکرد لێ من لێ بەشەکانی سنتەری گەنجان تەقەن سنتەری گەنجان هێرۆخان داینا هەموو شتەکانی بەبێ بەرامبەر بوو بەشی کۆمپیوتەر بەشی مۆسیقا بەشی وەرزش بەشی وەرزش 6 بەشی تیا بوو شەترەنج و یاری جیم و فوتبۆڵ و باسکە و بالە و مەلە و من بەرپرسی بەشی وەرشەکانی سنتەری شالاچی گەنجان بووم ئەوە ئەو پاڵپشتەی ئەو دادهێرۆخانە هەر هەمووی کە ئەو گەنجانە هاتن و مەشغوڵیەکردن بەبێ مەقابل و لەگەڵەوە سەفەراتی بۆ دروستەکردن دەوراتی بۆ دروستەکردن هەموو بوارەکانی ژیانی گەنج یەگرتەوە لە وێنەکانی تۆ کۆمەڵێک وێنم بینی لە کۆمەڵێک مناسب و بۆنی جیاوازە جەنابەت لەگەڵ سەرۆک مامجەلال دەرکەوتویت ئەم پێم خۆشە کە سەری کۆمەڵێک لە وێنانە بکەین تا چەند ئەو پشگیرتان بوو بۆ بواری وەرزش و مامجەلال خۆی سەرتا ڕاپەڕین لە ڕێگەی مەڵبەندەوە وەکو کۆمەڵەیەکیان دروست کرد بەڵام دوای 96 کۆنفرانسێک بەسرا منی ژێشێ بووم لەو بەشداربووانە بە ئامادەبوونی بەڕێز مامجەلال ئیتر ئیعلانی لیژنەی ئۆلۆمپیمان کرد لیژنەی ئۆلۆمپی کوردستان دروست بوو بەڵام ئەم ڕسمانە یەکێ لەم ڕسمانە ئەمەیە ئەمە دەستەی بەڕێوەبەری یانەی وەرزشی سلێمانی بووین منی ژێشم بووم لەو ئەندامانی کە یانەی وەرزشی سلێمانی بەڕێوەبرد ئەمە لەسەر بانگێشی بەڕێز مامجەلال چوین بۆ لای ئەمە کاک فیکرەتە ئەمە منم ئەوە مامجەلالە ئەوە کا خالی ماوەتیە ئەوە کاک جەزایە و کاگاسوێ وێنەیەکی ترە جەنابەت لەگەڵ ئەمە هەردوو دەستەی بەڕێوەبردننی یانەی وەرزشی سیروان و یانەی وەرزشی سلێمانی لەسەر داوای بەڕێز خوالێ خۆش و مامجەلال بانگێشی کردین بۆ بارەگاکەی خۆی ئێستاش بیرە ڕەمەزان بوو بە هاوکاری کاقاری حاجی عەلی چوون بۆ لای و ئێوارەخوانێکیشی بۆ دروست کردین و کۆمەڵی قسەی خۆشمان کرد لەگەڵ بەڕێز مامجەلالە و ڕۆحی هەردووکیان شاد بێ ئەمە ژوێنەیەکی تری جەنابتە ئەمە ساڵانە بەڵێ ساڵانە لە ڕێگەی دادەهێرۆوە داوەتێکی مامجەلال داوەتێکی تایبەتیە کرد بۆ کارمەندانی خاک کە کورساتیش دروست بوو بۆ کورساتی شێ کرد
لەبەرەوەی کە من لێش بەرنامە بوو لێرەش کارمەند بووم هەردووچی شمولێکن و کورساتیش ئەچووم لەگەڵیانە ئەمانیشتم بەس ئەمە وێنەیە ئەمە دەستگای خاکە ئەوانەی کە لەگەڵمان هەمویانەوە جەماعەتی خاکن لەگەڵ خۆڵی خۆش بوو بە ڕێز مامجەلا لە ئەم ڕسمەمان کرد زۆر باشە یەک وێنەی تر ئەمە پێما بێزمونی توێ لە سنتەری شالاشی گەنجانە فرقی فوتبۆڵمان فرقی فوتبۆڵمان دروست کرده بوو ئیتر جارەبار چون خۆشم هەرە چوون لەگەڵیانە سەرپەرشتیمە کردو ئاگاداریانە بوو دەستەکان خۆش بکاک ئومێد من یەک وێنەی کەسایەتێکم پێم خۆش بزانم ئەو کەسایەتیە چ کاریگەریی هەبوو لە ژیانی تۆوە کەسێکی چۆن بوو لە حیاتی تۆیان پیاوە ئەمە هاوڕێیەکی زۆر خۆشەویستم بوو پیاوێکی زۆر جوان بوو زۆر ناسک بوو زۆر بە سەلیقە بوو زۆر بە ئەدەب بوو لە ڕووداوێکی هاتوچۆدا پاش ئەوەی لەگەڵ تیپی فوتبۆڵی یانی دەربەنی خانە چوو بۆ جوانڕۆ لە جوانڕۆ کاتنەوە لە ڕێی دەربەنی خان تووشی حادسێکی سیارە بوو ئەمری خوای کرد خوا ئافریکا جێگەی بەهەش بێ کاک عومەر محەممەد کەریم لە قەبەکەشی دادەعونیل دەستەکان خۆش بە مامۆستا لە دوای ناوبڕێک ئەچینە دەرەوە پیاسەیەکەکەین لە سەرچیمەن و لە یاریگای سلێمانی و لەو شوێنانی کە تۆ یادەوەریت لێیان ئەمە گەڕەکی قاوەخانەی سەرچیمەنە من لەم گەڕەکە لەدایک بووم لەم گەڕەکە چاوم هەڵێناوە لەم گەڕەکەەوە ژیان فێر بووم ئێرە ئەمە چیمەنێ بوو وەختی خۆی ساحەیەکی چیمەن بوو ئێواران ئاوڕشە نەکرا و بیاماقولانی سلێمانی هاتن قاوەخانەی سەرچیمانە پێوت قاوەخانەی سەرچیمەن هی مام و باپیرم بوو اینجا ئەم شوێنی کە لە پشتمەوەیە ئەوە شوێنی لە دایکبوونی منە کە لێرە لە دایک بووم ئەم خانووە ئەمە خانۆ دوکانێکی تیا بوو دوکانی مام حاجی هاشم ئەوە دوکانی عەلی کە عەلی بوو عەلی بێلووتان پێوت ئەوەش ماڵی وێن سەفەنگی بوو مزگەوتی بابە عەلی بوو اینجا لێرەوە لەگەڵ هاوڕێکانمە هاتینە دەرەوە و کاتێکی خۆشمان بەسەر برد و لێوە ئەچوین بۆ مەکتەب و ئەم شوێنش کە ئێستا ئێمە لی وەستاوین ئەوە نانەوەخانەی کاغەفوریان پێوت ئێرە ئەم ساحێ من ئالێرە فێری فوتبۆڵێن و یاری بووم هاوڕیانی گەڕەکم کۆ کردەوە تۆپمانە کڕی و ئەچوین لێرە یاریمانە کرد تاکو و درەنگانێک ئەمە یەکێکە لەو یادگاریە جوانانەی کە من هەمە لە سەرەتای ژیانما ئیتر کۆمەڵێ دراوسێ و خەڵکی باش و ئیتر ماڵی متابچیەکان و ماڵی مرزا حسین و ماڵی حەمەڕەشیاغا و حەویناغا و ئەو ماڵی بادی نووری و ماڵی جەماعەتی برا بوون کاک شێخ نەجمەجین و کاک شێقار و کۆمەڵێ بوون لێرە ژیانمان بەسەر بردو لێرە و دەستمان کردەوە بە ژیان خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێ و ئێستا لەگەڵ مامۆستا ئومێد حەمەد فەرەج هاتوین بۆ بینای ئامادەی پیشەسازی سلێمانی کوڕان کە دیاران بینایەکێکە لە بینا هەرە کۆنەکان کە لە شاری سلێمانی بنیاد نراوەوە هەر لەو سەردەمەشەوە ئامادەی پیشەسازی سلێمانی تێدا بووە کە مامۆستا ئومێد خۆی دیارە لێرە هەم خوێندکار بووە لە سەرەتای هەفتاکان و دواتریش لە هەشتاکان بۆتەوە بە مامۆستا و لێرە وەکو مامۆستاش تا خانەنشین بوونیشی لێرە وانەی وتوت و دەرسی وتوت ئێمە ئەمڕۆ لەگەڵ مامۆستا ئومێدا بێکەوە هاتوونەتەوە بۆ ئێرە بۆی باز لە یادەوەریەکانی ئەو ساڵانەی ئامادەی پیشەسازی سلێمانی بکەین مامۆستا هەستە چۆنە کە هاتینتەوە بۆ ئێرە و ئێستا ئەم باڵەخانەیەم بینە چۆنە بینی تۆ لە ساڵی هەفتاکان لێرە بووی و ئێستا جارێکی تر هاتیتەوە بۆ ئێرە کاکە وەکو باسم کەرەمە لە زمانی مەلیکا دروستکراوە ساڵی 54 بینایەکی کۆنی شاری سلێمانیە جا تۆ حسابی خۆ بکە لە 54ەوە هەتاکو ئێستا کە ساڵی 2022 بزانە چەندە هەزار کەس لەم بینایە و لەم مەکتەبە خوێنێتی و یادگاری هەیە و تەخەڕۆژی کردووە لەبەرەوەی کە ئەم بینایە خەستەتێکی تایبەتی هەیە شوێنێکە بەڕاستی ینی گوناحە ئاوا نەمێنێتەوە هەرچەندە دەستیان خۆش بێ ئەوە ئیستاقەرێکی تعمیر و نۆژەنکردنەوەن ئیشەڵا
جوانتریەکەن تێچینیان ئەم خوێندنگایەک یعنی بەس من کە یەک کەسم لەو هەموو کەسەی کە لێرە خوێنێتی و مامۆستا بووە و فەرمانبەر بووە و کارمەند بووە هەموو یەکێکمان یادگاری خۆشخۆشمان هەیە یادگاری سارد و گەرم و ناخۆشیشمان هەیە زمانی بەعز و هی کاتی ناخۆشیەکە بەڵام ئەوەی کە من مەبەستمە باسی کەم ئەوەیە کە ئەم مەکتەبە ئەگەر بمێنێتەوە یەکێکە لە سونبوو لە جوانەکانی شاری سلێمانی کە زۆر پێویستە کە پارێزگاری بکرێت و نەفەوتێ. دەستەکان خۆش و دیارە مامۆستا کۆمەڵە ئامادەی پیشەسازی لە سلێمانی هەیە بەڵام ئەمەیان پێما بێ لە هەمیان بەڵێ و بەهۆی ئەم ئیسپانیش کە لەسەر دەرگاکەی دانراوە ناسراوە بە مەکتەبی ئیسپانەکە یان سەناعی ئیسپانەکەی پێڵێن. بەڵێەوە ئەوە ئیشارەتێکە بۆی کە پیشانی خەڵکی بن یەکەم ئەمە ینی ئامادەی پیشەسازی ڕەمزی ئیسپانەیە ئەم ئامادەی پیشەسازیە چەنگا بەشی هەیە هەر ئێستا بەشی میکانیکی هەیە کارەبای عەفو دارتاشی هەیە لەگەڵ بەشی کانزاکانە ئەمە ئەم سێ بەشە بەڵام کاتیش هەبووە بەشی ئۆتۆمبیلی لێبووە و بەشی کەشی لێبووە ئیستا ئەم سناعەیە ئەم سێ بەشەی تاماوە بەڵام ئیتر ئەوە تایبەتمەندیەکەی تیوکە بۆم باس کردی تو ئەمە ئامادەی پیشەسازی سلەیمانی دایکە. دەستەکانە خۆش با بێکۆ بچین پیاسێک لەناو ژوورەکانی بکەین و بەیادی ئەو ساڵانە کە جەناب لێرە بێت. مامۆستا هەس چۆن ئەمڕۆ دوای ئەو هەموو ساڵە جارێکتر هاتیتەوە ناو ئەم باڵەخانەیە بینایی ئامادەی پیشەسازی کە تۆ سەردەمانێک لێرە هەم خوێنکار بی لەناو ئەم پۆلانە و لەناو ئەم ڕاڕەوانە هاتوچۆت کردو ئەم سەردەمێک چەندین ساڵ لێرە مامۆستا بوویت. من بە دوو نوع یادگاریم هەیە لەم شوێنەیە. یەکەمیان ئەوەیە کە من خوێنکار بووم چکە خۆم ئەم سنعەم تاوا کردووە دووهەمیش مامۆستا بووم بۆ مودەیەکی زیاتر لە 20 ساڵ من لێرە مامۆستا بووم مامۆستای وەرزش بووم دوای مامۆستای وەرزشەکە بووم بە مامۆستای مافی مرۆڤ لەم ئەخیرا مافی مرۆڤمەوەتەوە تقریباً نزیکەی 10 ساڵ مافی مرۆڤ پێشتر من دوای ڕاپەڕین بووم بە یاریدەری کاروباری خوێندکاران لە ئامادەی پیشەسازی کارەبای سلەیمانی. مامۆستا ئومێد دیارە ساڵانێکی زۆر ئەم بینایە هەیەوەم ئامادەیە دامەزراوە چەندین کەسایەتی ئەم شارە لەناو ئەم خوێندنگی و لەناو ئامادەیە تەواویان کردەوە تەخەڕوجیان کردەوە بە بیرەوەری تو چێ بوونەوە کەسانەکە لە سلێمانی کەسایەتی دیارن و ئامادەی پیشەسازیان تەواو کردووە. کاکە ئەم خوێندنگایە ئەم ئامادەی پیشەسازی قورانە زۆر کەس تەخەڕوجی لەکۆ هەر نمونەیەکی بووێنمەوە مامۆستای خوالیەخۆش و شێرکۆبیە کەس دەرچووی ئەم خوێندنگەیە ئەگەر باس بکەم لەوانەیە بە بەرنامەیە تاوە نەبێ هاوڕێکانم و خوێندکارە هاوڕێکانم و مامۆستا هاوڕێکانم و ئەوانەی کە لێرە تەخەڕوجیان کردو و پێش من و هەمووی ئەزانم بەڵام من بە داوای لێبوردنەوە تەفاسیلی نینێ چونکە ماشەڵڵا ئەوەنە زۆرن بەرنامێک و دوو بەرنامە تاو نابێت بەڵام تاریخێکی تایبەتی خۆی یەکێ لەو خەسڵەتانەی کە لە شاری سلێمانیا جوانکاری تایە و شوێنێکی سەیر و خۆش و ینی بڵێ پیرۆزە ئەم ئامادەی پیشەسازی قورانەیە. باسی هاوڕەکان کرد با بە کۆمەڵێک وێنەی ئەو سەردەمە بدومەوە بۆ یادوەریانە ئەم وێنەیە چێە یارەمە لێرە چیراوە ئەم کاتە من مامۆسای وەرزشیان بووم ئەمە لە ساحەی حەوشەکە ساحەی باسکەش بوو با لەو باسکە بوو گرتومانە ئەمانە کۆمەڵێ خوێندکارن کە ئەو ساڵە یەکەمی سلەیمانی بووین ئەمە ئەوەی کە بڵێن کە بیرم بێ مامۆستا جەزایە کە یاریدەری بەڕێوەبەر بوو بۆ کاروباری خوێندکاران ئەوە منم ئیتر ئەوە کاکە سەلاحی باسکێ ئەوە کاکە بەختیارە ئەوە هاوڕێ عومەریە جێە ئەوە کاکە خالیە ئەمە پاش ئەوەی یەکەم بووینەوە کاسەکەی لە بەردەستمانە یەکەم بووی کە هانیمانەوە بۆ مەکتەب و پێشکەشی ئیدارەکەمان کرد ئەمەش
ئامادەی ئەمەیان ئەم ئامادەی پیشەسازی کارەبایە ئەو کاتە من مامۆستای وەرزش بووم لە ئامادەیەکە ئەمە لە فیستیڤاڵی ساڵانەی خوێندگاکانی شاری سلێمانیە گیراوە کە پێش دەستپێکردنی یاریەکانی گۆڕەپان و مەیدان یاریگای سلێمانی ئەوە بەڵێ بەڵێ ڕێو ڕۆشنمانە کرد ئیتر چ مەکتەبێ زۆر باش ڕێشتایە یەکەم و دووەم و دانرا زۆر باش ئەمە ژوێنی کۆمەڵێک لە مامۆستایانی ئێرەیە ئەمە سەفەرێکمان کرد بۆ سەرسیر مامۆسا حلمی و مامۆسا مەحمی عەلی ئیسماعیل و خۆم و مامۆسا حەمید و ئەوەش ئەوەی دواشەوە کوڕەکەی مامۆسا ئەحمەیە ئەمە کۆمەڵی مامۆسا بوون چوین بە جەماعی چوین بۆ سەیرانگەی سەرسیر ئەمەش هەر کۆمەڵێک مامۆستا ئێرە مامۆستا جەزا و ئەو مامۆستایانی ئەمە خوێندگاکەمان مایە بۆ یاری کۆتایی ئەمە یاریگای پێشمەرگەیەوە بزانم یانەی پێشمەرگە کەماینەوە بۆ یاری نهایی چوین بۆ سەیریان ئەوە مامۆسا جەزایە ئەو مامۆسا عوسمانە کە بەڕێوەبەری ئێرە بوو هەتای سەشر بەڕێوەبەرە ئەوە خۆم ئەمەش مامۆسا عوسمانە لە بەڕێوەبەرایەتی چالاکی وەرزش و دیدەوانی سلێمانیە بڵێ ئەم وێنەیەش دیارە هەر وێنێک لە بواری پەروەردەیە کۆمەڵە کەسایەتی پەروەردەی شاری سلێمانی لەوێنەکە ئەبینم ئەمەش یاریگای سلێمانیە بڵێ ئەمە یاریگای سلێمانیە یاری کۆتایی مەکتەبەکانە یەکێ لەو مەکتەبانەش کەماونەتەوە ئامادەی پیشەسازی سلێمانیە ئەوانەی کە دیارن ئەم خوشکە مامۆسا پەروینە ئەمە مامۆسا غەفور خواجەیە ئەمەش فەرێدونی حاجی واحی کەباب چییە مامۆسا ئەوە بەندەیە ئیتر ئەوانی کەش پێم وابێ ئەوەش مامۆسا کەمال چالاکە ئەو دوانەی کەش هەر ئەوانم زانی و ئەوە یاری کۆتایی مەکتەبەکانە ئەوە نازام لایەکیان ئێمە بووین دەستەکانە خۆش مامۆستا سەرکەوتوی بیبێکەوە چین پیاسەیەکی یاریگای سلێمانیەکەی بەڵێ مامۆستا دیارە ئێستێمە لە یاریگای یانی سلێمانیکەیەکێکە لە یاریگا هەرە دیرینەکانی شاری سلێمانی پێم وابێ لە ساڵی 56ەوەم یاریگای لێرە دروستکراوە جەناب دووکو وەرزشکارێکی دێرین کە ساڵانێکی زۆرە سەرقاڵی وەرزشیوە لەو ساڵانەوە بەردەوام لەم یاریگای یاریت کردووە بیرەوەرێکی زۆر لەگەڵم ئەم یاریگای هەیە پێم خۆشە ڕۆڵ و کاریگەری ئەم یاریگایە لەو سەردەمەوە یادەوەرەکانی خۆت لەم یاریگایە چۆنە بینی بەڵێ جەنابتان ئەم بەرنامە جوانی کورسات منتان بردەوە بۆ دوو یادگاری زۆر گەورە یەکیشیان ئامادەی پیشەسازی سلێمانیە کە من بە مەراحیل وەک خوێندکار و وەک مامۆسا تیاژیاوم بۆ ماوەیەکی زۆر زایدەن ئەم مەلعەبە کە من لە سیرکردنی یاریەوە لە ساڵی 60ەکانەوە هاتووم لەم دەڕژانە سیر یاریم کردووە تا خۆم گەیشتومە تا ئاسینادی سلێمانی و هەڵبژاردی سلێمانی بەردەوام دوایەوە وەکو حەکەمێک لەگەڵ خوالی خۆشوان مامۆسا سەلاح مامۆسا هەڵگوت مامۆسا حەمەد سەعید کۆمەڵێ هاوڕێی خۆشەویست لەگەڵ مامۆسا برایم ئەمانە مامۆسام بوون و منیش دوای ئەوان بووم بە مامۆسا و بووین بە ڕەفیق بەڕاستی من ئێستاش ئەڵێم من قەرزاری وەرزشم قەرزاری فوتبۆڵم فوتبۆڵ قەرزاری منیە چونکە من خۆم هەڵبژاردووە بەڕاستی عالەمێکی جوانە زۆر لە زۆر شتی خراپ دووری خستوینێتەوە لە فێری زۆر شتی جوانی کردوین هەموو سەفەرێک وانەیەکی جوان بوو بۆ ئێمە خەڵکمان بوو دەرکەوتووە کە چ ئاستێکی جوانی هەیە و چ فێری چ ڕەوشتێکی بەرز و جوانیان کردین بەڕاستی ئەو کۆمەڵە یادگاریەکتر من هاتووم بۆ سیر من یادگاریەک مێ سەرەتای 60ەکان و 65وانە بوو یانەی مینای بەسرە هات من لە مەکتەبی سەرەتایی بووم نیوەڕام بووم نەچوومەوە بە مەکتەب ئەو ڕۆژە تاجیل بوو بۆ دوو ڕۆژ دواتر دوو ڕۆژە دواتریش هەر نەچوومەوە لەبەر خاتری سیرکردنی ئەو یاریە ئێستاش بینمە نادی سلێمانی تراکسوتێکی ڕەشسپیان لە بەرا ڕستمیان کردەوە ماوە کاک شێختال بۆوان بوون ئەکە جوجە و کاک شێختال بوو شێخ عوسمانی گۆڵچی و کاک فایق سوور و بەڵام ئەوە جێی سەرنج بوو کە من ڕۆیشتمەوە بۆ مەکتەب محاسبەیەکی باشیان کردم و هەم دیسان باوکشمان باوکش محاسبەی کردم یعنی من مەقسەمەوەی ئەمەngە خولیای ئەو فوتبۆڵە بووم دوو ڕۆژ نەچوومەوە بۆ مەکتەب لە تاو یاریەکە و تا یاریەکە کراو بینیم ڕاستە اینجا بە دوایە کۆمەڵێ یادگاری ئەوکو حەکەمی وەکو یاریما کردو لەگەڵ زەورا و لەگەڵ فرقەکانی بەغا و لەگەڵ فرقەکانی جنوبا و بە تایبەتی ئێمە منتیقەیە ئێمە لە زستانە سارد بوو بەفر زۆرە باری ئەم ساحێش چیمەنێکی وانە بوو بڵێ جاری وا بووە بە قڕ من یاریم تیا کردو ئەم ساحەی ئاوا بووە وەکو ئێستا بووە ڕاست اینجا دوای ئەوە بوو بە چیمەن و ئیتر من وەکو سیسلی کارەکان
بەدوایە بووم بە دەستەی ئەندامی دەستەی بەڕێوەبەری یانی سلەیمانی و بووم بە لە لیژنەی ئۆلۆمپی ئیشم کرد و ئیتر بەو سیسریا ڕۆشتم هەتاکو ئەمە خێتر لە مەخیرە دەستەکانە خۆشم مامۆستا تەمەند درێژوی دیارەتەوە ئەو ساڵانی زۆری کە لێرە وەکو خۆ دەڵێت لە سیرکردنی یاریەوە دواتر لە چالاکی قوتابخانەکان و فستیڤالەکان دواتر بۆ یاریکردن لە ساحە مەیدان بۆ دوو گۆڵی باڵێن بۆ تۆپی پێ و دواتر وەکو دادوەر لە یاریەکانە بەشداربی کۆمەڵێک یادەوەری تێ من هەمووین بە وێنە بینیوە پێم خۆشە دابنیشین لێرە سێری کۆمەڵێک لەو وێنانە و لەو یادەوەریانە بکەین کە لەناوم یاریگار سەرێکی وێنەکان بکەین فەرمو بەڵێ خۆشەویستان دیارە مامۆستا ئومێد حەمەفەرەجێک لەو وەرزشکارە دێرینانەیە کە تەواوی ئەرشیفەکەی خۆی پاراستۆ و ئەرشیفێکی زۆری وێنەی هەیە هی یاریگای سلێمانی و یاریگاکانی تری سلێمانی و یاریگاکانی تری کوردستان و ئەتوانم بڵێم یاریگەکانی بەغا و شارەکانی تری عراقیش وێنەکان زۆرن بەڵام من پێم خۆشە لە دوایین بەشی ئەم بەرنامەیە کۆمەڵێک لە وێنانە بەسەر بکەینەوە کە مامۆستا ئومێد حەمەفەرەج لە ماوەی ژیانی خۆیدا لە یاریگای سلێمانی لە کۆمەڵێک بۆنە و ڕووداوی جیاوازی وەرزشیدا لەم یاریگایە گرتوونی مامۆستا کۆمەڵێک وێنەم لایە کە هەمیان لە یاریگای سلێمانی گیراون پێم خۆشە لەم وێنەوە دەست پێ بکەم کە جەنابەت ئەمە فستیڤاڵی ساڵانەی وەرزشی قوتابخانەکانی شاری سلێمانیە ئالێرە من مامۆسام لە ئامادەیی پیشەسازی سلێمانی فستیڤاڵە بەڵێ ئەلێریا بەجلی وەرزشەوە دیارەمە تیپی فوتبۆڵی هەڵبژاردەی تۆپی پێی شاری سلێمانیە مامۆستا من معجیبم بەو جمهورە زۆرە ئێستا بۆ ئەوەنەما هەر ئەو ساکە مەلعەب وا نەبوو ئەم لا دوو پارچە مدەڕژ بوو ئەو لاش پارچەیە بەڵام هەر چوار دەوری یاریگاکە و بە مدەرجەکانەوە فولفولە بوو لە خەڵک ئەمە ئێستا بۆ ئەوە نەما جمهورە نەماوە ئەو وەختە ڕۆحێتێکی زۆر تایبەتیان هەبوو چونکە نیزامەکەش نیزامێکی بەعسی غەدری لێ ئەکردین یعنی من شتێکی سێرێ بۆ بژەرمەوە ئالێ دانیشتوم یاری بوو تازە وازم لێ تراک بوو وازم هێنا بوو ملازم محسین لەگەڵ قوتێکە هات هەلم مدەڕجە فیکیان لێ قسەیان ئەکرد ڕۆشت ئاوڕایەوە وتی ئەتە شن و شغڵە گوتم ئانی ئوستاز وتی یاری بوو نادی سلێمانی و نادی عمالی بەغا ئێسەش بیرمە ئاوڕی لێمەوە ملازم حسی وتی والله إذا تلعبون ويا إسرائيل أنا أحب إسرائيل أغلبكم وتی والله حەزەکەم ئەگەر لەگەڵ ئیسرائیل یاری بکەن ئیسرائیل لێتان بێتەوە بەداخەوە ئەمە ژوێنێکی تری هەر مەلعبەکەی سلێمانیە ئەمە بەڵێ ئەمەش هەر تیپی فوتبۆڵی هەڵبژاردەی سلێمانیە مامۆستا تۆ لەو سەردەمە سەری ئەم وێنەی بکە قژێکی ستایلی قژت جیاوازە لولە و زۆریشە بە پێچوانەی ئێستەوە ئەمە هاوڕێکی خۆشەویستم کاک ئازاد نووری غەریب کە یاریکەر بوو لە هاوتەمەنی خۆم بوو لە سوید ئەژیا بە دڵی وەستا و خوا لێ خۆش بێ ڕۆحی شاد بێ ئەمە فرقەی یانەی وەرزشی سلێمانیە یەکێ بوو لە هەرە فرقە باشەکان ئەمە ئەو بتوولەیە کە یارینی هایی لەم یاریگایە لەگەڵ قۆجەوی ماینەوە ئەوەی کە قۆ خاصە و سیلاح و تەقە و نیمچە مزاهرەیەکیش بوو من بیرمە ئەم بتوولەیە یاری ئەخیرەکەی کە لەگەڵ قۆجەویا بوو لە یاریگای نادی سلەیمانی خۆمار گۆڕی لەوێ کە تاوا بووین جەمهور دو هات لەگەڵمانە وەڵی سەرش بیرمە ناو نادی سلێمانیان ڕسمی سەدامی تیا وەشوشات لیان کردەوە دڕانیان ئەوەی من پێ دەڵم ساڵی هەفتا حەوتەکە ئەمە ئەوەیە ئەمە کۆمەڵێکی کۆمەڵی یادگاری جوان نەمانە بەڕاستی مامۆستا ئەمە شەر وێنەیەکی تری ئەم یاریگایەیە تیپی مەولەویە بەس مدەڕەجی تیانە لەوێ مدەڕەجی تایە بەڵام دەرنەکەوتون ئەم یاریگایە وا ڕسمەکە گیراوە لە تقریبا لە پشتی ئەم گۆڵەوە پشتی و گۆڵە چکە مدەڕەجەکان لەم لایە بوو یەکێکی دە و ناوەڕاستەکەی ئەولا بوومە تیپی مەولەویە لەگەڵ فرقەیەکە هەموو یاریکەرەکانی هەولێرە بەناوبانکانی هەولێری تایە بە ناوی شەباب ئەربیلەوە هاتبوون حەو گۆڵمان لێکردن حەوبەیەک دەستەکانە خۆش بێ ئەیام زەمان لەم ڕسمە ئەماش یەکێکە لە یاریەکان ئەمە لەگەڵ هی ناکردمان لەگەڵ منتەخەبی تکریتی ئینا وابزانم تەعادل بووین یەکێکە لەو یاریە خۆش و گەرمانەی کە جەمهوریەکی زۆر هاتووە دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە چیە مامۆستا ئەمەش ئەگەر نووسی بێتم یاریگای سلێمانیە یاریکەرەکان ناسمەوە بەڵام یاریەکە لەگەڵ وازام لەگەڵ دۆکا بوو ئەمە کاکفامی فەقی ڕەشیە بورانی حسەف سەباح کوڕشی عەرەب بوو زێدان ئەنوەری حاجی حەمومین فاتح مامۆستا ئیبراهیم
لەگەڵ بەهادینی حەکەلان خۆم هەما پچکۆل حەسوون فازیلی حاجی ئازاتی مامەوە. دەستەکان خۆش مامسا پێم خۆشە دوایین ڕسمی یا دوای وێنەی ئەم بەرنمەیەوە یاریگای سلێمانی ئەم وێنەیە بێ کە دوو کەسایەتی جوانی شاری سلێمانین بەداخۆسە هیچیان لە ژیانە نەماون تۆ یادگارەکانت لەگەڵ ئەم دوو کەسایەتیە. ئەمە من وەختی خۆی بەرنمەیەکمە بوو لە کورسات ئەرشیفی وەرزش ئەم کاکەمالە تەسویریە کرد و ئاگاداری بوو. یەشە لەوانەیە کە چاپێکوت من لەگەڵ ئەم کاک ڕەحیم بوو ڕەحیمی وەستا مەحموو ئەمەشیان یەکێک لە هەرە ناودارە وەرشەکانی سلەیمانی یعنی بڵین لە حەکەمیە کرد و پیاوێکی دەموچایەکی جوانی پێ بوو خەڵک ئەیناسی و لە ناو سلێمانی علاقەیەکی زۆر بەهێزیە بوو مەحەمەد عەبدوڵڵا ناسرا و بە حەمای ئەبووی. دەستەکانە خۆش بێ ڕۆحی هەردووشیان شاد بێ مامۆستاژان ئێمە دیارە ئەرشیفەکەت زۆرە هیوادارم توانی بێتمان کەمێک لەم بەرنامێت تۆمان بردوێتەوە بۆ یادەوەریانە بۆ بیرەوەری کۆنانی ژیانی خۆت کە بە شانازیەوە خزمەتی ئەم شارەوە ئەم نیشتیمانت کردووە ئێمە سوپاس دەکەین. من لە کۆتایە زۆر سوپاسی و تاپە جوانە ئەەکەم بەڕاستی ئێوە تاریخی ئەم شارە جوانە ئەپارێزن و هیوادارم بەردەوام بن و ئەگەر پرسیارێک یا شتێکتان ویست من لە خزمەتتانم تۆش و کا عوسمانیش و کاکەمان و ستافە گەشتان و من چاوی هەموو کارمەندانی کورسات ماجەکەم دەستەکانە خۆش حەزەکەم هەموو کاتێک لە خزمەتی کورسات تا بم لە خزمەتی ئەوە ئیشەڵڵا بەردەوامە بن و ئیشەڵڵا لە خزمەتی ئەمی لە تا بنێەوە. زۆر سپاس بۆ تۆ مامۆستاژان ماندوومان کردی زۆر سپاس دەکەم. من ئێوە ماندوو کرد هەر بژین هەر سپاس بۆ جەنابیشت زۆر سپاس هەر بژین. خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەک.